باپی سەرێکی چواردۆڕ کە بزانە هیچ مردوویەک هەڵ نەسایەوە؟ والله هیچ شتێ دیارە حتا جیاکانیش ناجوڵێنەوە. تاچیدی تۆ؟ ئارە والله. دا باپی سێریکە ئێستا یەک تۆزیشتر 5 دقیقتر نەحەفەسێ ئێستا باپیرە هەڵەسێتەوە. بە سێرکە بە سێرکە بە سێرکە هە بە سێرکە بزان چیەکەم. بەخوا کاکە هەست دەکەم نەزانی لی بیت و دا والله ئەوە نیلۆ کاتۆ بە جوانی لێیە بەس معقولە؟ بەخوا من عەقڵم نایبڕێ ئەمە خەڵک زیین و کاتۆ عەقڵ نایبڕ. بۆ عالم زیینۆ بۆ خەزدامە هەر جوڵەی لێوە ناکڕم. بەخوا زۆرە ترسەمە و هەتیوە دەستی بڕی بێتی بەش. بۆ جاری سێیان تۆ خەڵک سەیمانەکە ڕاستەکە پڕم دەلای بە حەیامان چوو بۆ خاتی خوا بێنێ لای بە تۆ بخوا تۆ بخوا ئەستەغفیر الله. فەرموو. السلام عليكم. عليكم السلام بەخێر بێ یا خەریکی چین؟ وەڵڵاهی ئەوە شمشاڵێکمان پێ وتم مردوو زوونەوەکەینەوە. چی؟ بە شمشاڵ. جاوە هاتووم سەر قەبری باپیرمە ئەمەوێ 5 دقەوە شمشاڵە لێ بم و باپیرە بەرز بێتەوانێ. وەڵامیش باوکم لەو قەبرستانەیە ئەگە بۆ زیینوو بێتەوە مەمنونە ئەو بەڕاستە؟ وەڵڵاهی ئەی چوزانم من وایان پێوتینەوە وا نەبوو بارە وەڵڵا کۆڵە پارەشمان پیاوە بە شمشاڵەکە کاکە ئەڵێ مردوو زیینووە کاتەوە خۆ منیش عەقڵم نایبڕێ بەخوا لە کوێ هاتوون؟ وەڵڵاهی تر لە دەرەوەی شار بووین و هاتووینەوە لە فەزاوە نهات؟ نا وەڵڵا لە فەزاوە نهاتووین. ئەمە لە ئەوروپا ئەمە چ عەقڵێک ئەی بڕێ ئەمە بە شمشا خەڵک زیینوو بێتەوە لەکوێتان کردیوە؟ ئێمە لە زەلامێکمان کردین نازەمنای ڕەشادە ڕەشیدە بە ڕەشاد ساختەچی ترین کەسە خۆڵ بردترین کەسە جۆلێتی ژنەکەی وەکو ئێوەی بڕیوە دەبەسەری بەشتانە دوو دەفتەر و نیوان ناوە بۆ شمشاڵ باوکە باشە تا زووە بڕۆن فرای خۆتان کەوت ئاوا لەکوێ فریای بەتیشکاتی لێ بکەن لەکوێ لای کوێخا کوێخا ماڵی لەکوێ کوێخا ماڵی لە ناو دێ بڕۆن یم لەگەڵ تا پێتانەڵم قوربان من دەوەرێ مە شارەزانین ئاه مناڵ بە قسەی مناڵکەی ئامان بەسەری بێ ئەگینا بردوو چۆن زیرە خوا عەفویان تۆ بخوایە تۆ بە جابە ساقە بم ئێمە ماڵی کوێخا نازین ئەگەر هاوکاریمان بکەی ماڵەکەمان پیشان لە خزمەتانە پیشانتانێ زۆر مەمنونین باشە دەفەرموو بڕەوە محاسبە بکە خاڵک گیان مناڵە مەمان پێکە بەسە کوڕم بەسەم بۆڕە لە چی عیبە حەیامان مەبە دەبەسەتی تۆ گیان منیش خەریکە گریانم نییە ئەی نەوتی ژنی لادێکە چی پێوتی وتی کوێخا ئەو نەباشە حەقی لێ ئەکاتەوانێ خەڵکەمی واڵەڵێ باشترین کوێخایە دایمی خوار لە پشت ناحەق یعنی ئەوی ناحەقی لێ بکرێ ئەم دیفاعی لێ باپی تۆ بڵێ هەموو پارەکانان بۆ بگەڕێنێتەوە ئایتە کچم خۆ من حەزەکەم هەموویمان نابەم شتە قۆڕانە هیچ نەماوە تۆ بۆ من و دایکم بەخوا نەوەڵڵا شمشاڵەکەی و ژێنام و تا چەند سیرەکەم لێشی نایە باوکە کوێخا دەبەسە تۆ قاچدا بتوان دانیشە جوان بڕۆ ئەلیوا بۆستە جەی ئەلیوا بۆستە ئەمە یاقی ئەوەی خواردووە؟ وەڵام مام کوێخا بە ساقە بم بشکم حەقمان ئەیسە داریم بە ڕۆحیە ساقە بم جوان بۆستە حەقیمانە بۆ خواردووە وەڵاهی تو بە زۆر خۆ نەم نردووە بە دوایانە خۆیان هاتوون شتەکانیان کڕی و وەڵاهی ڕزوو خواردی بۆڕەبەر مەکە با تێتان گەێنم با من تێتان گەێنمەگە حەقی ئێوە بوو حەقی خۆتان ئێمێ حەقی ئەوەش نەبوو تێگەشتی ئەتاکەمە دەرەوە باشە حەق لای ئێمەیە باشە خاجان چکە زانی بۆ مریشکی بەهێلکی ئاڵتون پێفرۆشتین ئەوە وا دەرنش سەجێکی پێفرۆشین کە ئەمە شارەزای و شتە هێنە و بە قسەتانەکە سەگە هەڕۆی نەهاتەوە شمشاڵێکی پێفرۆشتین وتی مردوو لە قەبرە ئاوا زیینوە کاتە هەڵە سێنێت سەر پێ منیش بە بۆنی ئەم مناڵانەوە ژینەوە بێ ئەقڵ نیم شمشاڵ بکڕم بڵە مەڵام مردوو هەڵەسێت بۆڕەبەر مەکە کوێخاگیان بەشکەم هەوڵی ئەو پارانی لێبسەنیتەوە ئێمە بەهۆی مناڵەوە هەڵخڵەتین لە بە خاتی مناڵ بۆی دڵیان نەشکێنی نەگیرا چۆن ئێمە بۆشتانە هەڵەخڵەتی جەنابی شوێی ئێوە کوڕی منە کوێخاگیان هەرو باسە کرد ئارەوەی بەڵێ باشە با من قسێ بکەم بەڵێ باشە بە هەموو عەقلێکتانەوە بە هەموو دەماخێکتانەوە مریشی گەلگە ئاڵتوونیەکە من نەهاتوم بە زۆر بڵم وەرە باشە مریشکەم لێ بکڕی خۆی هاتوو باشە ئەوەشان با بڕوە
باشە سەگ لە دنیا هەبوو بە دلڤەری بێت و خواردن بۆ خەڵی بێنێ ناوە ئەی ئەمرتان نەمێنێ باشە شتێکی تر بە شمشاڵ خەڵک زیینوە بێتەوە ناوە ئللا خوای گەورە نەبێ زیینوی بکاتەوە هێز نییە مردوو زیین بکاتەوە وڵایەتی چۆ خاجان غەڵەتێ بۆ کردومانە بێت و حەقمان بسەنگی چکە یەک دینارمان پێ نەماوە سەفەر بکەین و بڕۆینەوە کەواتە گەمژەیەەکە لە ئێوە چوارێکو ئەمە دروست دەکەن و دەستی خەڵقی ببڕێ هەستن بۆ دەرەوە ینی حەقمان ناسەنی ئەخی دام بسێنم چوار گەمژەی وەکو ئێوەیە چوار دزی ئاوا دروستەکە و کە خیانەت کە لە وڵاتەوە لە ئێوەش وڵای توش دەتوانێت مامسەری ئەی سمێڵ سمۆرە ئەسا بڕۆ بە دەردەزا ئەی ڕەشەوە دەی بۆ دەرەوە وەمزەین جردێ ئەڕۆحم چوو حەدی چێ جڕدەیە دەیکوێ خاجان زمانی ڕۆمەگەر ڕخسەتم بێ مەمنونتم بۆچێ وەڵایی هەنێ مریش کوشتم هێ بزانم بەو گەشتیار وچەی نافرۆشم کۆرە مرێشکی شتی چی وەرە دەرەوە تو ئەزان بە پشتی من هەموو شتێکەکەی وەرە دەرەوە دەی خۆ بۆم دا نابووی من نازانم بۆچی ئاوا دەی. بێن بەسەر چاو تۆ حەقی خۆت لێو نەکەوتی بێ لێم نەکەوت خێرا وەرە دەرەوە ئەوە چی وەڵا لێم کەوتووە چی لەکەوتووە پارەکان بە هەڵنەستم دووە شەقی بۆ تەواکەم دایکە دەرەوە ئەوە تا نانە لێم نەکەوتووە زانم. حەسەی تۆ مەحفوظە لای من ئەوە تا لێنە دەست خۆش ئەوە هەفتا وەرەقی وەکو شیری بەری دایکۆی پێ و حەلام پێ و حەڵاو چی؟ بێت من بڕم پێ و حەلام. بڕۆ دەبڕۆ دەی بڕۆ دەرەوە دەی ئافریم جۆخایی هەل لە خۆمانی ئەو چوار شتی ئاوا نەکەین ئەی چۆن بژین ئەی چۆن ئەو خەڵکە بەڕێوە بەرێن